إني ذكرتك بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا وحبيبنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وصحبه ومن صار على نهجه من يومنا هذا إلى يوم الدين. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سپاس بۆ مامۆستای بەڕێز و گەورەمان کاک دکتۆر، خوای گەورە جەزای خێری بداتەوە، ئەو جودێک کە کردیتی بیکاتە توێشوێک بۆ قیامەتی، ئەو بیکاتە زاد و زەخیرەیەک لە میزانی حەسەناتی دایک و باوچ ئەویدا بڵێ ئینشاءالله. سپاس بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویستیش هیوادارم ئەوەندە دەقیقانەی کە لە خزمەت جەنابتان بم کەمێک بە سەلیقە بن لەگەڵمان، چونکە بەردەوام ململانەیەک هەیە لە نێوان شەیطان و لە نێوان ئینسانە تا ڕۆژی قیامەتش بەردەوامە بەردەوام ئەو شتانەی کە ئینسانە گەینێتە بەرامبەر بە حەقەت شەیطان محاوەلاکە بەشی تێدا هەبی جا لەوانەیە ئینسان بڕک تووشی ئیحراج و ئیزعاجێ بێ. من سەراحەتەن ئەو بابەتەوەی کە کاک دکتۆر باسی کردیە لە منطەلەقەکی دیکە من دەمەوێت باسی بابەتەکەی بکەم. بابەتەکە وەندە قوڵە وەندە زۆرە، بس هەندێک مەوزوعێ هەنا کاتێک کە ئەو ڕوژێندرێن ئەو بابەتانەی سەر حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەنگ بی هەموو کەسەک توانای ئەوەی نەبی بە دواداچوونی لۆ بکە. لێ لەوانەیە کابرا هەیە مەشغوڵە، هەیە پێی ناکرێ، هەیە لەوانەیە وەسائلی لە بەردەستدا نەبی. ئەوەی کە مهم و گرینگە بیزانن تەکمیلە لە بۆ قسەی کاک دکتۆری عەزیزانم، ئەو هجوومە لە سەردەمی شافعی پێشی شافعی، چونکە کەسێک ئەگەر بێت و ڕیسالەی شافعی بخوێنێتەوە تێدەگا بەوەی کە لە سەردەمی شافعیش خەڵکانێک هەبوون قسەیان دەربارەی حجیەتی سونە و هەروەها گرنگی لە فەرهەنگی موسڵمان کردووە. لێ ڕاستیەک هەیە کە ئەبێ ئیعترافی پێ بکەین و ئەبێ ئیشیشی لەسەر بکەین، ئەویش ئەوەیە لێدان لە پێگەی حەدیث خۆی لێدانە لە قورئان، بەڵام لەبەرەوەی ئەزانن لێدان لە قورئانێ لەکن تاچی موسڵمان جێگای قبوڵ نییە، و هەروەها عقلیەتی ئینسانی موسڵمانیش جۆرێک لە قبوڵی هەیە لەگەڵ توراث و لەگەڵ تاریخی ئیسلامیە، بەوەی کەوا قسە کرا لەسەر مەسەلەی حەدیث و زەعیفی و بەقووەتی و قبوڵی هەندێک و ناقبوڵی هەندێک ڕەنگ بێەوە ببیتە دەروازێک، ئەگەر نا مەشروعێکی وەکو مەشروعەکەی خێزانی زاڵمای خەلیلزاد کە خۆی لە 77 سەفحە ئینگلیزیە بینیتەوە، تەرجەمەی عەرەبی کراوە بە ناوی ئەلئیسلام الدیموقراط المەدەنی، بەشێکی ئەو مەشروعەی تەرخان کراوە لۆ لێدان لە سونەی. دکتۆر عەبدوڵڵا نەقشبەندی ڕەحمەتی خوای گەورەی لێوی خوا عەفوی بکە، ئەڵێ کاتێک کە لە بەریتانیای بووم جۆزەف شاخت مامۆستام بوو، دەرێ ئیجباری کردم بەوەی کەوا ئەبێ بنووسم کە ئیجماع لە ئوسولی فقهی ئیسلامی سەرچاوەکەی لە فقهی ڕۆمانی وەرگیراوە. یعنی ئەو ئیشەی کە دەکرێت لە لێدان لە مەسئلەی فقهی ئیسلامی، لە مەصادری فقهی ئیسلامی، لە مەسائلی مەصادری بیر و باوەڕی موسڵمانان، بابەتەکە زۆر لەوەی قوڵتر و گرنگترە کە ئێمە بەسادەی تەماشای بکەین. جا عەزیزانم، چار بابەتم دیاری کردوون لەوەی کەوا لە هەڵوێستەیەکی لەسەر بکەم بە عەدەد و بە ژمارە تەماشای بابەتەکان بکەین، لۆ خاترەوەی نەتیجە بگەینە ئەوەی کە ئەو قسانەی دەربارەی حەدیسی پێغەمبەر ئەکرێ عەلەیهی سەڵات وەسەلام وەک محەممەد ئەسەد دەڵێ هەمووی تەنها لە ذەوقە و هەروەها لۆ لێدانە لە ئیسلام و هەروەها لۆ دژایەتیکردنی ئەو پەیامەیە کە کۆتا پەیامی پێغەمبەرانە، تطبیقی ئەو ئاەتی خوای پەروەردیگارەشەکە فەرمی وەکەذالک جەعەلنا لكل نبی عەدووا من المجرمین وەکەفا بربک هادیە وەنەصیرا. جاوەی کە من دەمەوێت باسی بکەم و لەسەری بدوێم چار تەوەرە. تەوەری یەکەم ئیطاعی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و کەسایەتی پێغەمبەر لە قورئانێ. تەوەری دووەم عەدەدی حەدیسەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە ئێستا مەثەلەن کابرا دەبینی دەڵێ کاکە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبی دەرێن 1 ملیۆن حەدیسی لەبەر بووە، ئیمامی بوخاری لە 600,000 حەدیسی صحیحەکەی نووسیە، ئەی باشە حەدیسەکانی دیکە و هەموو حەدیسانە لە چێن دەرێنە؟ معقولە پێغەمبەرێک لە خیرالی 23 ساڵە ملیۆنێک حەدیسی هەبی؟ هەبزین ئەو عەدەدا تاوەکو چەند ڕاستە. دوایە دێنە سەر تەوەری سێم، مەسئلەی ئەو بابەتەی کە دەوڕوژێندرێ معقولە کابرایەکی وەکو ئەبوو هورەیرەی کە لە ساڵی 7 هیجری مسلمان بووە، ئەو حەزرەتی ئەبوبەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێ بکە یەکەمین کەسە لەگە پیاوە لەگە پێغەمبەری مسلمان بووە. ئەبوو هورەیرە ژمارەی ڕیوایەتی حەدیسەکانی لە پێغەمبەری زیاتر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی ئایا معقولە لەو هەموو سەحابانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە 114,000 سەحابە وە لە ئاخر دیداری پێغەمبەر ئامادە بووینە، تەنها ئیمامی ئەحمەد بڵێ وەڵا تەنها 6 سەحابە هەنە کە ژمارەی حەدیث و ڕیوایەتەکانیان لە 1000 تێپەڕ بکە، هێندێکیان ئەبوو سەعیدی خودریشی لە بۆ زیادەکەن ئەیکەن بە 7، باقی دیکە لە خواری 1000 حەدیثیان ڕیوایەت کردیان.
دوای دێنە سەر تەوەرێکی دیکە لەو تەوەرە گرنگانەی کە دەوڕژێندرێ زۆر جارە و پرسیارەکرێ ئەرێ باشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 10 ساڵە لە مەدینەی ژیایە و لە ساڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە سەرەتای چوونە مەکە هەندێک دەڵێن پێشی چوونی لە بۆ مەدینەی جومعە واجب کراوە بەڵام پێیان نەکراوە بیکەن تقریبا ژمارە و خوتبانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینەی دایتی 500 پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام 510 هەفتە لە مەدینەی ژیایە یعنی کەواتە 510 خوتبە دەوی پێغەمبەر هەیبووبی باشە ئەو خوتبانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کوێن لۆ تاوەکو ئەلعانە خزمەتی خوتبەکانی حەدیسی پێغەمبەر خوتبەکانی پێغەمبەر خزمەت دەکران لە کاتێک کە مەفروض ئەو هەموو خەڵکە لە خزمەت پێغەمبەری دانیشتە عەلەیهی سەڵات وەسەلام کەچی تەماشاکەی خوتبەکانی پێغەمبەری دیار نینە و لە چێن دەرێنە جالو ئەوەی کەوا علمیانە بچینە ناو بابەتەکەی واروای استفادەش لە وەختی بکەم زۆر درێژ نەکەمەوە لە خاترەوەی تووشی مەلەل نەبن هەر بە پوختی ئەچمە سەر هەندێک لە سەرچاوەی پاوەرپۆینتە یعنی نقاط خاڵە گرنگەکان و خاڵە مهمەکان یەکەمینیان عەزیزانم وجوبی طاعەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر تەماشای قورئانێ بکەی کاراکتەری پێغەمبەر کەسایەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کەسایەتیەکی زیندوو فعال و هەروە ئینسانێک مافی تەفسیر مافی تەویل مافی تەبیین بە هەموو جۆرەکانی وەک هەندێک لە عولەماێ بەفەرمون بەیان 5 جۆری هەیە یەک لە جۆرەکانی بەیان تەشریعە و بنص قرآن تەماشاکەی صفاتی حلالیەت و حرامیەتە داتە پاڵ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لۆ ئەوانەی کە ئیحسای قورئانیان کردێ دەڵێن لە 18 جێیان ئاەت هاتووە لە حسی طاعە لەسەر ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد بەعام باسی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە تەبعیەت و شوێن کەوتین بەڵام 18 ئاەت هەیە حسی ئینسانی ئەکا یعنی هانی ئینسانیەدا لەوەی کە ئیطاعی خوا و پێغەمبەرای هەبی و 7 ئاەتی خاصیشمان هەیە ئینسانی هانەدا لەسەر گوێڕایەڵکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەروەک 18 ئاەتی دیکەمان هەیە لە مەسەلەی حسی کابرای موسڵمان بەستەنا لە ئیطاعی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە ئیطاعی خوای پەروەردگار جەل جەلالوه جاگەر بێت و بەنمونە بچێ ناو ئاەتە طبعاً ئاەت زۆرن لە دیارترینی ئاەتە فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما وياناويك إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون تماشك آية كان مجال تأويل تيدانيا يعني هندت أتوهر چندی آية لآية چی درباس بی لنتیجة لآية چی دیکا دوباره توشی ئەمرێکی خوای پەروەردیگارە بیەوە بەوەی کەوە هانت ئەدا لۆ خاتری ئەوەی کە ئیطاعی پێغەمبەری بکەی عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە لێرە ئیطاعی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بە نەسی قورئان پێغەمبەر شەرعیەت لە چێن دەری وەرەگری لە قورئانی وەرەگری کە شەرعیەت لە قورئانی وەرەگری بەشی ئەوەی کە قورئان و شەرعیەتەی دایتە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە ئەمە لە ژیانی ڕۆژانەی خۆمان تەطبیقی ئەکەین و تەنفیزی ئەکەین ئەمە بەنسبەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کەسایەتی پێغەمبەری ئەمینی تو حەدیسەکانی پێغەمبەری کە پێغەمبەر ئەو کەسایەتە کاراکتەرە بی مافی تەویلی هەبی مافی تەفسیری هەبی مافی شەرحی هەبی مافی بەیانی هەبی کەواتە دەبی ئەو حەدیسانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە خلالی 23 ساڵە دەگە پێغەمبەری دابوو دەگە سەحابە دابووە ئەوانە لۆ ژیانی ڕۆژانەی مەل ڕۆژیان لە دکتۆر مستەفا زەڵمین پرسی گوتم قوربان وێ دەڵێنە تو کابرایکی قورئانی پێکەنی گوتی ئەستەغفر الله گوتی ئەزانی یەک حەقیقەتەیە گوتی ئەزانی ئەگەر بێت حەدیسێ لە قورئانی دابڕی نیوەی قورئانی بەبێ مەعنا دەمینیتەوە نیوەی قورئان طبعا عزیزان ئێستا ئیش لەسەر چ دەکرێ ئیش لەسەرەوەی کرێ حەدیث دوور بخرێتەوە لە قورئان کە حەدیث دوور خراوە لە قورئان نەسی حەدیث ئەمینی نەسی ئاەت ئەمینی نەسی ئاەتش تەماشاکەی ئەمینی تۆ سەر لیسان دەوری نامینی لەبەرەوەی کە ئەتوو حەدیثت ڕەفز کرد لیسانش بە طەبیعاتی حال ڕەفزە بی ئەوزارە دەمین تۆ سەر لۆغە لۆغە و قەوامینی سیش دەبی سەر لەن و بچینە سەر مەنەجی هێرمۆنۆتیکاوەیە کە کابرای کە تەفسیر و تەویلەکە جارێکی دیکە دەق لە دایکە بی حەسەب ئەوەی کە تەویل و تەفسیری ئەکا کەواتە لێرە قورئان بێتە نەسێکی ئینسان و دەبێتە نەسێکی تاریخی تێدا وەکو باقی کتێبەکانی دیکە ئەوانەی کە تەفسیر و تەویلیەکە نەتوان حەسەب بەرژەوەندی و هەروە حەسەب هەوا و حەسەب بۆچوونەکانی دنیاییان تەفسیر بکەن لێرە دێنە سەر حەدیسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام طبعا حەدیسەکانی پێغەمبەری خوا وەک مامۆستا باسی کرد پێویست ناکە باسی نووسینەوەیان بکەین کە فەرقێکەیە لە مابەینی تەدوین و جەمع تەدوین لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەبووە
وأتو تماشي أو نامانيك كبيغمبر نارديتي لبو داري خويستان نصي نام كان ماين لما تحفى أوش بشكل حديث بيغمبر عليه الصلاة والسلام إبا شكل لوكس حسابي ويناك بدي أو ناماني بيغمبر إخوة عليه الصلاة والسلام تسن لبردستي مدان دوايوا تماشي أكيد أكارو رفتاري بيغمبر إخوة عليه الصلاة والسلام بالشي وازي شيوان وسراوا يعني حتى كابرا وصفي بيغمبر يكال شمائل عليه كمرت بيغمبر إخوة أو أرنجي بو أو شكلي بو يعني زانيت يعني مو يرديني بيغمبر إخوة عليه الصلاة والسلام شن داني تسبي بوينه وشن دانشي تدا مثلا وكو خوي لصر طبيعتي خوي ماوتو كوات الليلة هاتين خزمتي حديث كراوة لصالي نهط نوي هجري بداية السطي هجري كعمر كرة عبد العزيز ده ومشروعي دست بيها خوله فراغ دست بينا كرديا غير شتيك أبوا بلا موكو دولة وزارة ديوة خزمتي بكا ديوة جمعي بكا ديوة زارة شدي كا باريس غاري لي بكا طبعا كتابك دار الفتح تازت شابي كرديا من النبي إلى البخاري هوا قرب هلا دانت ملالايك حساني هبو كتابك قلق ناس دارا يعني يك لو كتاب ناس داراني كانوا سرايا براستي بس لحديثك على سردمي بيغمبري هتاي مع البخاري او حديثانا تشن جمع كراينا تشن موطأ ما نبوينا تشن مسند ما نبوينا تشن جار او حديثانا طبعا لو اخيرانا لمصلبهم يك لو كتاب ناس داراني كدستم كوت يك كم كتاب كونترين كتاب بيشي موطئش كاللبردست مان ذهبي مصنفي همامي كوري منبه يعني تماشا أكي سطو سيوبينز حديثي تدايا سطو سيوبينز حديث تماشا أكي كونترين وثيقية تقريبا بيشي موطئش لبردستي مدابوني هي يعني ليرة أو ما بيروي كما مصاباسي كرد إثباتي ويكا بويكا ولا سردمي بيغمبري عليه الصلاة والسلام ها أو نصي دويني وبيري لسعودية أو أثريك دويني وبيري لسعودية أشكرا كرا طلع قريته لو سردمي كوتايج يعني بيغمبري بداية حضرته بكر الصديق همان فونت همان خط همان هبوني همان مثلا أو بياميك إسلام هنا يتي كوات ليرة حديث كان كتينة بردست كتيتة بردست ما بسيارة كري باشا إمام أحمد رضا ورحمة إخوائي پروردگار اللي بيدرم مليونك حديثي لسربوا لبربوا حضرتي أبو بخاري رحمة إخوائي پروردگار اللي بيدلل لشصت هزار حديثة أو محدثان اللي تشيبون طبعا عزيز عن ميك حقيقة هي شوية جنابتان سيد العارفين بوي كوا حديث للا أهلي حديث بريتيا لو حديثي كوا أقربيتو متن يك ببلام طريقي زوربن هاد سندي طريقي زوربي لتسن طريقة هاد بي أو حديثة بوندش ما رح يسيبك ري بنمون حديثي إنما الأعمال بالنيات لكن أهلي حديث بحفصة حديث حسيبك ري لولا بروي لحفصة طريقي هاتيا كوات إمامي أحمد رضا ورحمة إخوائي پروردگار اللي بكافر مئة وهم حديثان اللي بربونا جقل قولي صحابي جقل أثر جقل ويكوا مثلا وارد بوا لحديثي صحيح وضعيف وبابتانا بريتينا البوهم طريقان هاتنا بريتيا لو بابتيكا لو جماليكا باسكر لكن إمامي أحمد رضا ورحمة إخوائي پروردگار اللي بي كوات الليلة بابين بزانين آية عددي حقيقي حديث كاني بيغمبري تشندا عليه الصلاة والسلام كبدست إما جيشتونا ولا بردستي أو زانا برزانا شبوبا إما كومالا كتابك مانهن مشهور لحديثة صحاح 6 مان هي وعروة كتبي 9 مان هي إضافة لبووي ويكوا صالح شامي كرديتي إلا كتبي 14 تقريبا لو شارده حديثي مشهوري كتاب حديث كان جمع كردينا اما احصائيه كي دمج قالك زوره خواجه زي هندك ابداتك كملك مقالات ين لسرنوسيه متابعه عم كردينا يك لو انا بابين تماشي حديث كان كتبي 9 بكين اما عدد كانتي وكو عدد كلبردز دايا مسند امامي احمد زورترين يعني كبيستو حفظار وشصت وتسلو حف حديثي تدايا دواية وهندك كتابي دي كي مشهورة وش صحيحي ابن خزيمة صحيحي ابن حبان مستدرج حاكم لسر صحيحين لقر سنني كبراي بيهقي تماشاكي أوانا بتكرا جماري حديثة كان أقات تسندي 100,000 108,000 538 حديث 36 حديث جا طبعا لو أنا مشروع شيء كابي بس جمارة لو هندي جماعك ل 100,000 قصور حديثي خويا بيني توا باشا تماشاكي أو حديثانا همويان حديثي بيغمبرين عليه الصلاة والسلام 108,000 حديث أتوقر بيتو تماشاكي دقر مليونك حديثي زور بينيان هيا جوابكي بونا وعيب بوي كوائي وإمام أحمد لبري بوا بريتي ولو سندوا لو طرقاني كوا حديثي تدهاتيا كوات الليلة زورك لعلماني أمات
جوودێکی زۆریان کردێ لە قەدیم ئەوەی کەوا ئەمن هەندێکم هەڵبژاردینە طبعا هەمونینە لەو جوودانە یەک لەوانە ئیبن سەلاحی شارەزووری ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبی كتابي هي بناوي الأنوار اللمعة في الجمع بين مفردات الصحاح السبعة بدار كتب العلمية لسار مجلدات طبعي كردية بخاري مسلم أبو داود الترمذي النسائي ابن ماجه الدارمي طبعا أو كتابة يكا كلا كتابة ناس دار كان هم حديث أصول حديث السبعة باس كردية ضليت ده زارو صارصتو بستو يك حديثا حسب قصي ابن صلاحي شارزوري لو كتابي رزيني كوري معاوية كوري عماري عبدري سرقسطي أو كابرايك يكيك لا إمامة مهمة كان كتابة كش كتابة مهمة بناوي التجريد للصحاح الستة طبعا أو كتابة عندك مجلد طبع كراينة بلام مجد الدين محمد يعني أبي سعادات مبارك بن محمد بن الأثير الجزري كلاس شصت وششي وفاتي كرديا أو كتابي بخت كرديا لمقدمة كي خوي إلى كتابي جامع الأصول في أحاديث الرسول كتابك جمع كرديا جماري حديث سكاني كدليه هناية مهندج شملوانا هناينك أو باسينا كردينا 9523 حديثا إمام محمد بن سلمان المغربي هي كلا 1904 وفاتي كرديا كتابي جي بناوي جمع الفوائد من جامع الأصول ومجمع الزوائد جامع الأصول هي رزينيا مجد الدين طبعا اختصاري كردية هنا بردستا وأروى مجمع الزوائدش عددي حديث كان مجمع الزوائد وجامع الأصولي ببيت تكرار بأصوله وأجيني تتسن أجيني تا دهزار وسطو سويك حديث تقريبا عددك نيزيك له ابن صلاح شارزوري كوات الليلة آخر مشروع طبعا هي أواني ديك كرديتي يعني غرناطية كرديتي كومالك زاناي ديك جمع الصحاح بيني جمع أحاديث الصحاح يعني كردية حتى عائلة ابن تيمية كتابة كان هي بابو كرو بابو بابي بيك وإيشان لسر كردية لسر صحاح الأحاديث كلا تقريبا نوم مجلدة دار كتب العلمية شابي كردية طبعا هو حديث البيغمبر عليه الصلاة والسلام وانده خزمتي كراية او انده بيغي هب ولا رول لجاني مسلمانا آخر كتاب كدار المنهاج شابي كردية الوفاء بأخبار النساء بس تنها او جنانيك خزمتي حديث البيغمبر يان كردية جماريا لتلو دو برقا جياني او افرتانا نسرا وتاكويستا جماريان 10,000 افرتا لتاريخ اسلامي كلا خزمتي حديث البيغمبر دابوين عليه الصلاة والسلام او بس تنها خشكان ودايكان وافرتان كرولة چگرين جانبو اي زانايان كأكمل نجات سورتي خوات زاي بداتو ماستركي لسر رولي علماء كرد لحديث البيغمبر عليه الصلاة والسلام تقريبا هنا ويتي جماركان مليور نقرتي والله وكو عدد لكن منيا بلا متروحيتي ماجستيري كامل زيادة لسيصة صفحي بس تنها جياني أو زانا كرداني كوا خزمتي حديث البيغمبريان كرديا بجيران وبنوسين وبشرح كردنو بتاليف تدا كردني آخر مشروع كلا بردستي مداهي مشروعيتي متكامل مشروعيتي ناياب مشروعيتي نازدار كيستاما أو من كرديتا من هز لحجري خومان بفقياني ألين لقل قرآني مشروع كي الشيخ صالح هشامية خواي پروردگار جزاي خيري بداتوا لكتاب معالم السنة النبوية أو بالرزا طبعا دلي خلاصي شاردك كتابايا لحديث شيخ الله دلي هموا وكتاباني لتسارد حديثة هبوا سطو تسارده هزار وسطو نهطو تسار حديثا لتساردك كتابي حديثة ومجموعي أو حديثي كواباسي كردي لباشي حذف تكرا حذف مكررة كي بستوهاش هزارو تسار سطو سي حديثة كوات أو حديثاني باسي كردي بستوهاش هزارو تسار سطو سي حديثة لدواي حذف تكرار خوي الله دلت جاري وهي أو حديثات سن صحابية شي ديك الرواية يعني كردية بطريقة شي ديك هاتية مثلا دلار حرب خدعة يعني خدعة مروية لأبي هريرة سيجارة لكن بخاري لكن مسلمي لكن إمام أحمد كوات حديثة كم مكررة اصطلاح وهذا لكن صحابي هاتية سيجاري ديكا دفرمي على صح لك صحابي سيجارة هاتية تنايك جاري هنا حديثك أو جار بوتي أو جمارة بلام هندك جاري ديكا وحديثة عيني أو حديثة لكن صحابة شي ديكا تكرار كرايتوا أو يحذفنا كرديا زارة شي ديكا هاتيا أو حديثاني لفلتر داينا همو حديثة كان باشي ليكولينوا أفرمي طريقة كتسدك حديثك لبستو 3,000 بستو 8,900 حديثي أبي تتسن
ئەبیتە 3931 حەدیث عددی کتابی معالم السنة النبوية كلكن بشتشي توزيعي كردينا لو 3931 حديثي أفرمي أو حد عددي كلكن بخاري ومسلمي هيا 2131 حديث لمسلم ولا بخاري هيا كوات السطا بنزاو بنزي حديث كان كلا كتب صحاح إلا لك سارد كتابة كان هي بحذف كردني قولي صحابة ورواياتي مكرر ورواياتي لحديث فلان وفلاني سطا بنزاو بنزي بخاري ومسلم اجتمالها محدثة كان طبعا الدواي حذف كردني مكررة كي أو مشروعة زور 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 نازدار ونايابة طبعا حقي خوشيتي يستعيشي لسر بكري ولا همان كاتش دا بكرية منهج ولا بريج بكرية كبراسي أصولي حديثي بيغمبري عليه الصلاة والسلام طبعا ليرا هذا مسألة إطاعي بيغمبر عليه الصلاة والسلام فايدة ناس دارة يكلا دكتور أحمد الكبيسي فرق زور ناس دارة كالا بيني أو حديثاني كأطيعوا الله وأطيعوا الرسول اشتيج جواني هنا على فرق سلما بين يطيعوا الله ورسوله بإضافة رسولي لبول لاي هي دوامين آية فرمي أطيعوا الله والرسول أو زار الرسول معرفك بألف لامان زاو زار دري أطيعوا الله وأطيعوا الرسول إطاعي دبار أكاتوا سوار من الله يقيم الصلاة وآتوا زكاة وأطيعوا الرسول ببي إطاعي الله تماشاك أوانا هريكك وجهك بلاغي هي كليرة باسم كردوا ببختي هي كمين دلي أطيعوا الله ورسوله كي إضافة رسولية معرفي تعريف رسولية كبهي هيك إضافة ولاي الله جل جلاله دليل لسروي كأمر ليرا بمعنى أوي إطاعي بيغمبري بكن لوي كلوي نازل دبي لقرآنه ببلغي آخر آية كي دلي ولا تولوا عنه وأنتم تسمعون أو واي بؤتي دوامين دلي قل أطيعوا الله والرسول الرسول كإضافة ذكري بألف ولامان دليل ليرا مطلوب إطاعي بيغمبري عليه الصلاة والسلام لو دا صلاتيك إخوة داويتي لمسألة تفسير آية خدا تبيين آية إخوة هي سيمينيان قال يطيعوا الله وأطيعوا الرسول إطاعي دبار أكاتوا دليل ليرا أطاعي بيغمبري إطاعي مستقلة لمسألة تشريعي أو أحكاماني كبيغمبر عليه الصلاة والسلام بيدراوا وتوارى من شان قال زاليرا وأقيموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الرسول رنگ بي زور لتفسيرام تماشا كرد وتم بزانم تسي وقفيك هي شوكاني ليرا لطيفيش جواني هي دلي لو خواي پروردگار ليرا بتنيا فرمي وأطيعوا الرسول سورة نساء بيك بيشوي هموي باسي بيغمبر يك بري كامل أطيعوا الله وأطيعوا الرسول أطيعوا الرسول بروها تاكو تايكي دلي ليرا كتكراركاتو دلي أهم انتباهي إنساني مسلمان لسروي كي آقا داربا يطاعي بيغمبري عليه الصلاة والسلام آقات ليبي بويك يطاع كي واجبه لويبا مفردي ديني وكا ويكا زاندرابي سبيني كابرا بري باشران وأطيعوا الله وأطيعوا الرسول ما بس بي يطاع إخوايا هذه لو آيتي تسيدكي واقيموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الرسول يطاعك بمستقل هاتي بإطاع خداي ليرة تسيدكي تسجوا بيراتو كابرا مجبورة قربيتو عناد بي نسل مين يقر كابرا أهل علميش بي بري سمعنا وأطعنا كواتا ليرة دينا سرتوري سيم الصحابي رواه أو صحاباني كرواية بيغمبري عن كردي أو قماني كدور جندري باشا لو أبو هريرة وهم حديث عن الرواية كردينا عائشة باشا خير لهمز خيزان بيغمبري عليه الصلاة والسلام بس عائشة وعدد عدد حديث عن بيغمبري الرواية كا طبعا عزيزان إمام أحمد رحمة الله پروردگار اللي بي أفرمي 6 نفر مشهور بويكوا مكثر الرواية أواني كروايات ينزور وبيوريشان كودانا حديث أقل هزاري بلو سريبي بيغوتري روايتي زور تماشا بكن أبو هريرة 5374 صالي تسن مرديا 57 هجري ابن عمر لدوي ديش 2606 حديثة صالي تسن مردي 74 أنس 2276 نوتو سي وفاتي كردي عائشة رحمة إخوائي پروردگار لبي 2210 حديثة 57 وفاتي كردي ابن عباس 1660 حديثة 67 وفاتي كرد جابر 1500 حفتاوشت وفات كرديا وهر والآخر أبو سعيد خدري دي 1107 حديث روايات كرديا حفتاو تاري وفات كرديا رضا ورحمة إخوائي پروردگاري لا هموان بي ليرا سبب تشي سبب أو أنا لو هندك روايات يعني زيادة ربوا دو سبب هنا سببك هي سبب الزمانية سببك هي سبب مكانية
سببی زمانی ئەگەر تەماشا بکەی تەمەنی ئەبوو هورێڕەی تەمەنی حەزرەتی خەدیجە لە تەمەنی حەزرەتی فاتیمەی گەورەترە. فاتیمە 6 مانگا پاشی پێغەمبەری دەژی، حەزرەتی عایشە 40 ساڵ نزیکەی لە پاشی پێغەمبەری ئەژی. ێ باشە چەندی بژی خەڵک دێ زیاتر بابەتەکەی دینیتە گۆڕێ و قسە دەکرێ و چتی لێ وەردەگیرێ و ئێ تەماشاکەی ئەبوو هورێرە دەگە حەزرەتی ئەبوبەکر سیدیق حەزرەتی ئەبوبەکر سیدیق 2 ساڵ پاشی پێغەمبەری ئەژیای. ئەبوو هورێرە تەماشاکەی نزیکەی 40 ساڵ پاشی پێغەمبەری دەژی عەلەیهی السەڵات وەسەلام. یعنی ئەو تەمەنی سەحابە تەمەن درێژەکان دەورێکی باڵای هەیە لە زیاتر ڕیوایەتکردنی حەدیث. دووەمینیان ئەسبابی مەکانی کۆمەڵێک سەبەب هەبووینە هەندێک سەحابە مەشغول بووینە. ئێستا حەزرەتی ئەبوبەکر سیدیق حەزرەتی عومەر هەر پێغەمبەر وەفاتی کرد غەما ئومەتێکەتە سەر شانیەوە. ئەلێ فەقیرێ بچی دەوڵەتی تەشکیل بکە، بچی حەدیثان ڕیوایەت بکە، بچی فەقیر و یەتیمە دەڵێن سبەینە هەر ئێستا دەچوو لە بۆ داکێتیمای حوشترە دۆشی. ئێستا مالعانە بەڕاستی کابرا گەر بێت و ئیشەکی هەبی تەماشاکە هەتاوەکو هەفتە چێت و کتابت پێ ناخوێندرێنەوە. خۆوانیش ئینسان بوونی لە تاقی ئینسانی بووینە. دووەمین لە هۆکارەکان کە باسەکرێت طول الصحبە، ئەوانەی کە زۆر لە خزمەت پێغەمبەری بووینە لە سەفەر و لە حەضەرە، ئەوانە زیاتر تشتیان لە پێغەمبەری وەرگرتی عەلەیهی السەڵات وەسەلام. ئێستا ئەبوو هورێرە، جابری کوڕ عەبدوڵڵا، ئەنەس ئێنە سەفەرمی 10 ساڵ خزمەت پێغەمبەر بکەن. حەزرەتی عایشە دەگە خۆشەویستترین خێزانی پێغەمبەری بووە. ئەوەی ئەو نهێنیانەی کە ئاگای لێ بووە ممکنە زۆرێک لە حەدیثەکانی لە خێزانەکانی پێغەمبەری ئاگایان لێ نەبووی. معقول نییە وەکو کەسێکی دیکە باز بکرێ برن وەڵی لۆ لەبەرەوەی حەدیثی زیاترن لەبەرەوەی سەحابە بۆ دەبی و چی ئەوی دیکە بی. مەتەلەن نێکی دیکە لەوانە تەجەدودی حەوادیث احتیاجی ناس وەلای بەیانی ئەحکام ئەو وای کردێ زۆر پرسیار بکرێ ڕیوایەت لە هەندێک لەو سەحابانە زیاتر بی. وقوعی فتنە تەماشاکەی وای کردووە بۆی کەوا هەندێک فێڕق پەیدا بێ هەندێک سەحابە وان لێ هاتووە مثلەن حەضەریان کردێ لەوەی کەوا هەندێک حەدیثا بجێڕنەوە و هەروە وەرع هەندێک سەحابە لەبەروی لە خاتری قسا بەدەوی پێغەمبەری نەکەن لەوانەیە تەکیدیش بووبی هەندێک شت هەبووبی مثلەن تەماشاکە لە لای بووبی بەڵام لەبەر وەرع لە خاتری قسەی بەدەوی پێغەمبەری نەکە عەلەیهی السەڵات وەسەلام ممکنە سەبەبەکەی بگەڕێتەوە لە قلەتی حەدیث بگەڕێتەوە لە ئەو. جا تەفاوتی طەبیعی لە مەسەلەی ذاکرە هەندێک کەس ذاکرەی بە قووەتر بووە. ئەوە ئەفەرمی بخاري أفرمي عمر بن الخطاب أفرمي قام فينا النبي صلى الله عليه وسلم مقاما فأخبرنا عن بدء الخلق حتى دخل أهل الجنة منازلهم وأهل النار منازلهم حفظ ذلك من حفظه ونسيه من نسيه. كاتل البخاري أو ما بيفرمي لو حديث صحيح قصي إمام عمر كهندك صحابة أبو نشتي النبي الكردية بەڵام هەندێکی دیکە هەیە زاکرەتی بەقووەتێ ئەو کوڕە گەنجەی سعودیای کە ئێستا 1 ملیۆن حەدیثی لەبەرە منداڵیشە تەماشاکەی حەدیثەکەی بە سەنەدەوە بە ڕیوایەتەوە بە پەڕەوە بە سەفحەوە ئێدە بەخوا من چی دەڵێن ئەلبانی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی ئەوانەی کە متهمیەکەن دەڵێن حەدیثەکی بە سەنەدەوە لەبەر نەبووە. ئەوە تاعن نییە هەندێک کەسە بینی خوای پەروەردگار زاکرەتی بەقووەتی دەداتێ هەندێکی دیکە دەبینی زاکرەتی بەقووەتی ناداتێ. لێرە پرسیارێکی دیکە دەوڕوژێندرێ دەڵێن باشە لۆ ئەبوو هورێرە 5374 حەدیثی ڕیوایەت کردینە ئەرێ وەیە بەڕاست حەزرەتی ئەبوو هورێرە 5374 حەدیثی ڕیوایەت کردینە. طبعا دراسە کرا لەسەر ئەبوو هورێرەی لە ئاخری تووشی مفاجئەیە بین بەوەی کەوا ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی ژمارەی حەدیثەکانی بە ئینفراد لە کوتوبی 6 تەنها 6 حەدیثن. يعني لكتب 6 أجر أبو هريرة لإسلامتي ببيدري أمتي إسلامي تناشش حديثا زللك لكتب 9 أبو هريرة ببدري سطو سي حديث أما تقريبا سطو سي حديث إشنا تماشاكا جماري حديثة كاني 5374 حديثا مكرر تيدا 4074 حديثا يعني كواتا چەندە مینی تەوە ئەگەر بێت و مکەڕەکەی لێ لابدەی 1300 حەدیثە مینی تەوە دوای حەزفی مکەڕەریش لەوی کە لە طریقی سەحابەی دیکە هاتیە بەس ئەبوو هورێرە ڕیوایەتی کردبی لە کوتوبی 6 حەدیثن کەواتە لێرە ئەو حەدیثانەی کە لە کوتوبی 9 هاتینە منسوبن وەلای ئەبوو هورێرەی 8906 حەدیثە لەوانە بەس 8510 بە سەنەدی متصلە 450 حديثيان بسند منقطع لباش التدقيق وديار ذكوي بويك وابو هريره لكتب 9 باش حذف مكرر 1475 حديثي هي
ئەو سەحابانەی کە لەگەڵەویش ڕیوایەتی ئەوەکەیان کردێ دوایەوەی کە ئەوە لە حەزف بکرێ تەنها 253 حەدیث دەمینیتەوە لە 8960 حەدیثی. کەواتە دوای ئەوەی کە ئەبوو هورەیرە لەوەش تکرار هەیە و لەوەش لە مەتەلەن دەبینی بە طەریقی دیکە هاتینە لە کتوبی تسعە کە تەدقیق کرایە تەنها 42 حەدیث ئینفراداتی ئەبوو هورەیرە هەیە. کەواتە ئەبوو هورەیرە ئەگەر بێت هەلە ئیسلامەتی ببێ دەرێ برێ کەسەک نەبووە بە ناوی ئەبوو هورەیرەی تەنها ئەمە 42 حەدیثا زەرە دەکەین. کەواتە 42 حەدیث ژمارەیەکی منطقیە لەو کابرایەکی ئەگەر بێت و لە خزمەت پێغەمبەری بووبی عەلەیهی السەڵات وەسەلام لەو هەموو حەضەر و سەفەرانە لەگەڵی دابووبی لەو هەموو نهێنی و شاراوایی کە لەگەڵی دابووبی خۆشی ئەفەرمی فەقیرەی دەڵێ قسەی جوانی هەنە لەو بابەتانە دەرە ڕەحمەتی خوا لە ئەنسار و لە مهاجیرا بێرەی خەریکی پارە و پەیداکردنی و ئیش و کاری بوون بەخوا دەڵێ لە خزمەت پێغەمبەری بووم عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆژی بوخاری ڕیوایەتەکە حەدیثەکە ئەفەرمی گوتی چێ پەشتەماڵی خۆی ڕادێخی ئەوەی کە گوێی لێبی بیبە دەڵێ پەشتەماڵم ڕاخست کاتێک کە هەرم گرتەوە دەرێ وەڵڵاهی پاشی ئەو حەدیثەی پێغەمبەری شتێکم لە بیر نەچووە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لۆی باس کردبوو. کەواتە لێرە مەڕویاتی حەزرەتی عایشەی ئەو دوانم بە نمونە هیناینە مەڕویاتی حەزرەتی عایشەی مەجموعی ئەحادیثەکانی لە کتوبی تسعەی 5965 حەدیثن. ئەوەی کە حەزرەتی عایشە ئینفرادی کردە بەبێ تکرار 138 حەدیثە لەگەڵ 27 ئەسەرە. باشە لەو خێزانە چ پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام 138 حەدیث کە بەس تەنها ئەو حەدیثانە لە کنێوێ بن پێم وایە کە شتێکی معقولە شتێکی نامعقول نییە ولا منطقیش جێگای ئەبێتەوە. دێمە سەر تەوەری کۆتایی لۆ خاتری کۆتایی بە بابەتەکەی بینم خوتبەکانی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام. طبعاً خوتبەکانی پێغەمبەر 10 ساڵە لە مەدینەی بووە. لەو 10 ساڵانە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام 510 مانگا لەگەڵ ئەهلی مەدینەی ژیایە 510 ڕۆژە دە هەفتیا. کەواتە 510 خوتبەی پێغەمبەری دەبی هەبن عەلەیهی السەڵات وەسەلام. لێرە تەماشاکەی دەرێنە ما دێنن ئەو حەدیثانەکە بەبێ ئەوەی کە کابرا بگەڕێتەوە لەو سەرچاوەی مەسادری ئیسلامی. زۆرم مەقالات بینین لە جەریدەی وەفد و ئەهرام و ئەشەرق الئەوسەط و حەیاتی لەندەنی و کابرا دەبینی وەکو بە بەغا گوێی لێ بووە قسەکەی دووبارە ئەکاتەوە. تەماشا بکەن لە چێن دەرێ هەموو حەدیثەکانی خوتبەکانی پێغەمبەری لەناو کتوبی حەدیث هەنا. بەڵام لە کەنجیەوە خزمەتی خوتبەکانی پێغەمبەری کرایە هەندێکیان بەدەستەمە گەیشتین هەندێکیان بەدەستەمە نەگەیشتینە. فەرمونون ئەوە ژمارەی ناوی ئەو کتێبانەیە کە خزمەتی خوتبەی پێغەمبەری کراینە. خطب النبي صلى الله عليه وسلم مدائني 224 هجري يعني تقريبا لسدي أو سد خيرانية كبيغمبر بخير قرون نابي أبا دا بيمان الله والله خزمتي حديث بيغمبري خطبة بيغمبري نكرايا فرمو أوانا ناو النايان خوين موا حتى وكو دقاتا دقاتا كوتايا كي 24 مينيان خطب الرسول لعبد الحميد شاكرة. طبعا من كومالك لو كتابانا مهنا لمالي لأنه زور زاري برادر دينا كنا من دارين ما مصطا خطبة بيغمبري ديارنا وش كتابي هلا بيش دا نمت واقعا ورا مني دار والله زمان مصطا زور ما فير لي كرايا لو بابتي بناوي خطبة كان بيغمبري عليه الصلاة والسلام. طبعا هي شتيك خطبة بيغمبري لكتابي فقهي ولا كتابة كان حديث باش نكراينا بيغمبر تي كرديا كوي سري خوش وشتيا چ سنته چ بکار هنا کو سر منبر کتیا لچندر راوستا او کاته کله سر منبر بو منبر کولو درس کرا دارک کګریا قصي کردینا خطبه ک قران خويندیا یک صحابه كان نازن والله چه در سوره قاف ملدي پیغمبري ورګرتي عليه الصلاه والسلام هندي له خطبه دوباره بكاتو تكابر وتي اجا خطبه العانه عيني بالله وش خطبه ملايه العانه بوا دبي ملايه لساعات دواز دي دس بيبكا كابر ساعات يكون يبستو ماري پیغمبر عليه الصلاه والسلام جوامع الكلم بوا جاري وابا بسير رسته بچوار رسته اداي بابتي يك جار گەورە و گرنگی کردی. کەواتە عزیزانم زۆر مایە بەوەی کەوا لە خزمەت حەدیثەکانی پێغەمبەری خوا دابین عليه الصلاة والسلام کۆمەڵێک بابەتی دیکەش پێویستیان بە تحقیق و بە تەکیدە بەڵام من ئەوانم بە ضرور و پێویست زانین بۆ هیوایەی کەوا توانی بیتمان خاڵێک لەسەر و پیتانە دابنێت کە گوماندار بووینە لە لای هەندێک لە ئێمە و داواکارم لە خوای پەروەردگار جل جلاله بۆی کەوا لە بەرخاتری خۆی قبوڵی بکە و بشبورن ئەگەر سەر مێشاندم چونکە دەزانم جەنابتان سەید العارفین بەڵام لە منطلق وذكر فإن الذكرى تنفع المؤمنين لو منطلقەوە هەندێک شتێک بیرم خۆم و بیری ئێوەشم هێنایەوە وصلى الله على سيدنا ونبينا محمد الأمي وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.
إني ذكرتك فاخضرت بساتيني.